ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستان بە شیشانۆ و پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بە هاوکاری ڕێد ئیڤنت پلانەر پاڵێنێک بۆ هونەرمەندی گەورەی کورد بەدی عەدارتاش ڕێک دەخات بە ناونیشانی بەدی عەدارتاش خانمەکەی شانۆی کوردستان. زانیاری زیاتر لە هاوکارمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. سەوسن ئێرە پەیمانگای هونەرە جوانەکانی شاری سلێمانیە. ئەمڕۆ لەلایەن ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستان و پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی و بە هاوکاری ڕێد ئیڤنت پلانەر پانێڵێکی تایبەت بۆ یەکێک لە هونەرمەندە گەورەکانی بواری شانۆ مامۆستا بەدی عەدارتاش کە بە دایکی شانۆ ناسراوە. هەروەها ئەم هونەرمەندە ساڵانێکی زۆر خزمەتی بە بواری هونەری شانۆ کردووە و مێژوویەکی پرشنگداری هەیە لە بواری هونەری شانۆدا و یەکەم ژنە ئەکتەر بووە کە توانیوێتی ڕۆڵێکی بەرچاوی هەبێت لە پێشخستنی هونەری کوردی بە تایبەت بواری شانۆ و درامای کوردی. من ئەمڕۆ بەڕێز کاردۆ عەزیز لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان بەڕێوبەری بەشی شانۆن لە نێو پەیمانگادا و باسێک لە ڕۆڵ و گرنگی ئەم جۆرە پانێڵانە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. مامۆستا کاردۆ سڵاوت لە بێم کاتت باش. زۆر سپاس. وەک دەزانین مامۆستا بەدی عەدارتاش هونەرمەندێکی مەزن و ژنێکی ڕێچکەشکێن بووە. هەبوونی ئەم پانێڵانە و ڕێکخستنی ئەم پانێڵە چی بە ئەو هونەرمەندە دەگەیەنێت؟ دەستخۆشی بۆ ئێوە لە ڕاستیە ڕێخستنی ئەم پانێڵە بە هاوکاری ڕێد پلانەر و لەگەڵ ڕێد ئیڤنت و سەندیکای هونەرمەندان و سەرۆکایەتی بەشی هونەری شانۆ مامۆستا بەدیعا مامۆستای هەموو مامۆستاکان بووە. ئێمە هەمیشە بۆ نەفەسەوە بیرەکەینەوە یاخۆ بۆ باگراوندەوە بیرەکەینەوە کە ئەم زاتە گەورەیە لە ڕووی مۆڕاڵ و پەروەردە و هونەر و هەموو ئەو کیانە جوانێ لەناو ئەم زاتە گەورەیە هەیە. ئێمە گیانەتە ئەم شوێنە ئەم پێگەی کە ئێستا من تیا قساکەم. ئێمە بۆ شێوازە پەروەردە کردو بۆ شێوازە ئەخلاق جوان کردووە کە بتوانین پرۆسەی خوێندن لە دوای ئەوەوە درێژە پێدەین. هەموو ئەو مامۆستایانی کە ئێستا لەم بەشایی بینی و تەنانەت بەشەکانی تریشایی بینی هاوڕێکی و جوانی لەم زاتۆ پڕشنی داوە. حەزمان کرد لەم ڕۆژەیە هەم گوڵبارانی بکەین و هەم یادەوەری خۆی بگەڕێنەوە بۆ ئەو ڕۆژگارانی کە نزیکی 14 ساڵ لەم شوێنەیە سەرۆکی بەشی شانۆ بووە بیگەڕێنەوە بۆ کاتانە و یادەوەری ئەو کاتانەی و کەمێک لەو خەم و ئازارانەی کە ئەگەر هەیبوو بێت کەمیکینەوانێت کەمێک دڵخۆشیکەین بۆی کە ئێمە هێشتا 1000 ساڵی تر ملیۆن ساڵی تریش یەک دنیا ساڵی تریش قەرزارباری ئەو سادە گەورەی ناتوانین بە هەرچی شتێک بۆی بکەین هێشتا کەمەوە بۆی هەوڵماننا شتێکی بابەتێکی زانستی ئەکاتمی لە بەڕێزان مامۆستا گەزیزەی خۆشەویست و مامۆستا حکمەت کە خۆی مامۆستا بوو هەم بەڕێوەبەریش پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بوو هەم دکتۆر دڵشادیش کە کابرایەک خاوەن چەندی شادە و بە کۆمەڵێک چەمک و بابەتەوە کە پەیوەندن بە مەسلەی بژنبوونی مامۆستا وەکو ژنێک چۆن توانیوێتی بە جورئەتەوە کار بکە قسەی لێسەر بکە مامۆستا گەزیە ما دکتۆر دڵشاد بە ئەو چمکانی کە پەیوەندی بە پەروەردە و معرفەی پەروەردەوە هەبوو لە لای سبەدیعا مامۆستا حکمەتی وەکو نۆستالجیا وەکوەوەی کە پەیوەندی کە ئەو یادەوەرێنە شیرینانەی کە لە زمانی پەیمانگا و لە کولێ پێکەوە بەسەران بردو بیجێڕنەوە بۆ شانۆکارانەیە بۆ ئەو هاوڵاتیانی بۆ ئەو هونەر دۆستانی بۆ ئەو شانۆکارانی کە ئەمڕۆ ئێستا لە هۆڵەکەی ئەم بینیت و دڵخۆشم بۆ یادەوەرانی کە ئەیجێڕنەوە دەربارەی مامۆستا بەدیعای جوان. دەستان خۆش بێ. مامۆستا بەدی عەدارتاش کە هاتە نێو هۆڵەکەوە ئێوە وەک ڕێزێک بۆ ئەم هونەرمەندە گەورەیە خستانە ژووری بەڕێوەبەر وەک سەرۆک بەش ناسانتان ئەمە تا چەند هونەرمەند ست بەدیعای دڵخۆش کرد؟ من هەر خۆم پلانەکەم وا دانابوو حەزم کرد بیبمە ئەو شوێنی کە من لێیم چکەم ڕۆژگارێک من لێرە تەلەبە و خوێندکارم لەو ژوورە ئەم بینی ئاچوم بۆ لای من هەرچەندێک بڵاوانی تەلەڤیزیۆن زۆر شەرم من بووم ئاچوم بۆ لای مەسیم پێمان مامۆستا بەدیعا دەرسی سۆتمانەیە بی بۆ لامان کە ئاسەی بەرزە کرد هەموو گیانم شەقەیە هاو ئەلەرزی هەموو گیانم ینی حەزم کردەوە یادەوەریە بگێڕمەوە هەڵبەتە بۆ ئەوش مایی دڵخۆشی بکە جارێکتر ئەو
چیرۆکەمان بۆ دروست کردەوەوانێ زۆر خۆم بەش بە حاڵی خۆم ویژدانیان زۆر مرتاحم بکە و حاڵەتم بینیوە لە هەمی خۆشترەوە بۆ زۆری هاوڕێکانی و ئەوانی کە خوێندکاریشی بوون حەزیان کرد لەویا قسەی لەگەڵا بکەن و بیدوێن و تەنانەت ڕسمیشی لەگەڵا بکەن یعنی هەستم کردن نەفەس بوو بۆیە بە زووترین کات دەستمان کرد بۆی کە بڕێنێ ناو پانێڵەکە و ئێستاش پانێڵەکە خۆشبەختانە زۆر بەباشی و بەڕێک پێشی ڕابڕێەوە دەستخۆشی و سپاس بۆ ئێوە وەک بەڕێوەبەر و پەیمانگای هونەر جوانەکان مامۆستا کاردۆ بە بۆچوونی بەڕێستان هونەرمەند بەدی ئەدارتاش تا چەند سەرمەشق بووە بۆ پێگەیاندنی ژنانی شانۆکار لە هەموو ڕچکێکەوە ڕەنگە من ئەگەر ڕۆمانێکی لەسەر بنووسم ڕۆمانێک لەسەر چیرۆکی قسەکردنی لەسەر مامۆستا بەدیعی بەڕێز قسە بکەم هێشتا تەواو نەبێ هێشتا کۆتایی نایە ئەتوانم بڵێم ئەگەر من بمێ دەستکەم بە چیرۆکی قسەکردن لەسەر مامۆستا بەدیعا ئەم چیرۆکە بێ کۆتاییە بێ وێنەیە بێ تەسەوڕاتە نازانم چۆنە یعنی کە بینیم لە سارەکە داوازی پەلامارم یا یعنی یەکس پەلاماری دەستیم یا یعنی ئەو نەبەخشندەیە ئەو زاتە نازانم چۆن وەفسیکەم یعنی ئەو نە دڵخۆشم کە ئەی بینم چونکە ئەزانم چۆن توانیوێتیم نەک من هەموو ئەو هاوڕێیانم کە ئێستای بینی لە وەسەتەکە ئەوانەی کە لە وەسەتەکە شانەماون ئەزانە کە ئەم زاتە چەند جوان چەند بە بەڕێزی ئەومی پەروەردە کردووە هەتا قسەشکەم ناتوانم لەسەر قسەکردن لەسەر ئەم ئینسانە جوانە قسەکانم کۆتایی بێت. مامۆستا کاردۆ ئەمە بپرسم گرنگی ئەم جۆرە پانێڵانە بەتایبەت بۆ ئەم هونەرمەندە مەزنانە تا چەند وەک پەیمانگای هونەر جوانەکانی کورد گرنگیان پێ ئەدرێ و تا چەند ئێوە هاوکار ئەبن بۆ هونەرمەندانی تریش کە بتوانن لێرە پانێڵیان بۆ ڕێک بخەن. بەدەر لە هەموو ئەوە گرنگە بۆ خوێندکارەکانمان بەتابەتی بەشی شانۆ بزانن مامۆستا بەدیعی چییە بزانن ئەم کارکتەرە چ مێژوویەکیە لە شانۆیە چۆن جورئەتی هەبوو لە ناو شانۆیە کار بکە ئەمە بەشە گرنگەکەی وەکو دراسێک وەکو خوێندنەوەیک وەکو توێژینەیەک بۆ خوێندکاران گرنگە باوەڕتانە هەبێ بە خوێندکارەکان بەڵام ئەمە وانەیەکی تیۆری پراکتیکی زۆر گرنگە کە بزانی ئەزمونەکانی مامۆستا بەدیعا لە خوێندنە لە کولیە لە ناو پەیمانگای چۆن پرۆسی خوێندنی بەڕێوە بردووە ڕاست ئەمە بۆ شانۆکارێک گرنگە کە بالفعلانێ ئەزموونی مامۆستا بەدیعی نەبینیوە بەڵام من بەلام و گرنگە هەم بۆ لە پەیمانگا ئیشەکەمان بەڕێکرد بۆی کە بتوانن ئەزموونی مامۆستا بەدیعا لە نزیکەوە لە زمان حاڵی خۆی و لە زمان حاڵی ئەو بەڕێزاری کە پانێلیستەکانن دەیبەن بەڕێوە بزانن چێ کاتە ئێوە لە پلانتانایە هونەرمەندانی بە ئەزمون و پێشەنگیش بەسەر بکەنەوە جارێکی تر بەتاکید هەڵبەتە ئەوانەی تریش ئەو گەنجانی تریش کە خاوەنی ئەزمون و کاری درێژخانن لەناو شانۆیە و کە توانیانە کار و بەرهەمی بە پێشکەش بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز کاردۆ عەزیز کە بەڕێزیان سەرۆک بەشی شانۆن لە نێو پەیمانگای هونەرە جوانەکاندا بەڵێ سەوسن ئێستا لێرە پانەڵەکە بەردەوامی هەیە لێرە چەندین باس لە چەندین لایەنی هونەری مامۆستا بەدیعا دارتاش دەکرێت لەلایەن پانێلیستەکانەوە کە هەریەک لە هونەرمەندان گەزیزا عومەر و هەروەها بەڕێز دکتۆر دڵشاد مستەفا هەروەها هونەرمەند حکمەتەندی لێرە پانێڵەکە بەڕێوە دەبن و بە گرنگیەوە لەم جۆرە پانێڵە هونەریانە دەڕوانن بەتایبەت بۆ ئەو هونەرمەندە مەزنانە. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانت.